وردە وردە بەرەو پاییز دەڕۆین. وەک هەمومان دەزانین شەوانی پاییز دوور و درێژە. بە شەوچەرە و کۆڕ و کۆبوونەوە نەبێت کۆتایی نایەت. تری خۆماڵی لە ناوەڕاستی مانگەکانی هاویندا دەست دەکات بە پێگەیشتن و لە هەندێک شوێن تاوەرزی پاییز بەردەوامە. لە سەرەتادا وەک میوەیەک و لە پاشانیش بۆ باسووق و سوجووق و دۆشاو بەکاردەهێنرێت. زیاتر لە زستان و شەوەکانی پاییزدا لە کوردەواری وەک شەوچەرەیەک دەخورێت. یەکێک لە شەوچەرە کوردەواریەکانیش باسووق و سوجووقە کە گوودنشینان لە پاش ترێ پێگەیشتن دەست دەکەن بە دروستکردنی و ئامادەکاری ئەکەن بۆ شەو سارد و درێژەکانی پاییز و زستان. شەونم ئەگەرچی دەزانێت ماندوێتێکی زۆری لە پێشە و ڕەنگە تەواوی شەو و ڕۆژێک بە دروستکردنی باسووقەوە بەسەر بەرێت، بەڵام بەردەوام ساڵانە بۆ خێزانەکەی ئامادە دەکات. دروستکردنی باسووق و سوجووق حوسەڵە و تااقەتێکی باشی ئەوێت لەبەر ئەوەی هیلاکەتێکی زۆری تایە، بۆی هەیە لە بانێو تا ئێوارە تەواو نەبی. سەرەتا ترێکە ئەهێنینەوە کە ترێکەمان هێنایەوە نەفەرێک ئەیکاتە ناو تورەکەی تایبەتی خۆی، لەگەڵ کردمانە تورەکەکەوە خۆڵی تێئەکەین، خۆڵی تایبەتی خۆی، لەبەر ئەوەی بۆ فڕێدانی زفتەکەی ئەو خۆڵە بەکاریە. کە ترێکەمان کردە جوێنێکەوە خۆڵەکەمان تێکرد بە جزمە ئەچیتە سەری تا ئەکوشرێ تا ئاوی پێوە نامێنێ. دوای ئەوە تڵپی ترێکە بە جیادائەنین ئاوەکەشی ئەکەینە مەنجەڵەوە. ئیتر کە کرمانە مەنجەڵەوە دای ئەنی هەتا ترێکە هەمووی تەواو ئەبێ، بۆیە هەموو ئاوەکە بەیەکەوە بێ بیکوڵێنین. کە ئاوەکە کوڵا ئەبێ بە دیارەوە بۆستی زفتێ فڕێدا کەفێکی تۆخە کە کەوتە کوڵ چارێکی 20 دقە ئەکوڵێ کە کوڵا ئەیکەیتە تەشتەوە، وەجبە وەجبە ئەیکەیتە تەشتەوە و دای ئەنی تا تۆزێک کە داماننا وردە وردە ئەبێ لێ جیاکەینەوە، بۆیە خۆڵ و پیسەکەی بنیشی قوڕاوێکی تایە نابێ ئەو قوڕاوێتیەکەی. ئەو خۆڵە ڕەنگی باسووقەکە جوانەکە، پیسی و شتەکانی پێفڕێدرێ، زەرەری نییە، لەگەڵ کوڵانەکەی هەموویەتە دەرەوە. خۆڵێکی سپی تایبەتە، هەموو خۆڵێ بەکار نایەت بۆ ئەم ترێیە. کات درەنگی کردووە، کەوتینە تاریکی شەو، هەمووان ماندوون، بەڵام نابێت باسووقەکان لەبیر بچنەوە. پێویستە هەموو هەنگاوەکانی جێبەجێ بکرێت و لە سەربان هەڵبخرێن، ئەگەرنا کوروەتەنی ڕیسەکەمان دەبێتەوە خوری. تڵپی ترێکە پێڵێن تڵپە شۆک. لێرەش هیچ شتێک فڕێ نادرێ، هەموو شتێ ئیسفادەی خۆی هەیە. ئەو تڵپە شۆکە ئەوانەی کە ماڵاتیان هەبێ دای ئەنێن لە سەربان تا وشکە بێتەوە، بۆ زستان بۆ ماڕووماڵاتەکەیان بەکاریەهێنن. کە بە تاڵمان کرد ئاوی ترێکە ئەیکەینە تەشت و شتەوە، کە کرمانە تەشتەوە بە قاپێک یا بە هەر شتێ بێ، لەبەرەوەی گەرمە بۆیە دەست نەسووتێ بە هێڵەتیایەکی، لەبەرەوەی قلەترەیەک یا شتێکی تیاابێ بەو هێڵەکەیە ئەکەین بۆیە نەچێتە ناوی. دوای ئەوە کە نیشت و لە بنەکەیە قوڕیتیایە ئەو قوڕی تێ ناکەینەوە، کە جوان پاڵاتمان ئەیکەینەوە مەنجەڵەکە و کەوێتەوە کۆڵ. دوای ئەوە نیو سەعات 20 دقەیەک بکڵێ بەشی هەوێنی لێ جیاکەینەوە، لە 3 بەش بەشێکی لێلادەین بۆ هەوێن. هەوێنەکە لەگەڵ ئار تێکەڵیەکەین ئەیکەینەوە ناو ئاوی ترێکە کە جوان خاومان کردەوە، ئەیکەینەوە ناو ئاوی ترێکە و بە دارێکی پاک داری تایبەتی خۆی تێکی وەرەدەین تا تەواو خەستە بێتەوە. کە خەست بۆەوە ئیتر ئامادەیە بۆ ئەوەی کە بکرێتە سینیەوە. کە کردمانە سینیەوە ئەبێ بە فێنکی بێ، لەبەر ئەوەی سار بێتەوە. کە سارد بۆەوە ئەو کاتە لەسەر خامێکی پاک، لەسەر شتێکی پاک هەڵیە جێڕینەوە، کە هەڵمان جێڕایەوە بە چەقۆ ئەی بڕیتر هەر کەسە و حەزی خۆیەتی هەیە بە چوارگۆشای بڕێ، هەیە بە پاقلاوەی. کەوامان لێ کرد دای ئەنی کە داماننا ئەبێ یا بە شەوان یان بە بەیانیان بە فێنکی هەڵی بژێڕیتەوە، لەبەرەوەی کە هەڵی نەجێڕیتەوە ژێری کەڕوو لێدا. سینی ئەگەر ئەستور بێ هەفتەیەک بۆ 10 ڕۆژی ئەوێ، ئەگەر بە تەنکیش بتەوێ حەزل لە ئیتەنک بێ 4 ڕۆژ بۆ 5 ڕۆژی بەسە، لەبەر هەتاوا بێ.
دوای ئەوە ئەیکەیتە لایلۆنی پاکەوە تونند سەرەکەی گرێ ئەدەی کە کردمانە لایلۆنی پاکەوە 3 ڕۆژی ئەوێ 3 ڕۆژ بۆ 4 ڕۆژی ئەوێ تا ئارەقەیەک دەرەدا کە ئارەقەکەی دەردا دوای ئەوە هەڵی ئەڕێژی لە ژوورەوە ناهێنیتەوە دەرەوە ئەیکەیتە بەر پانکە لەبەر پانکەش 1-2 ڕۆژ لەبەر پانکا بێ ئەگەر پێویستی بە سڕینەوە بوو ئەی سڕیتەوە ئەگەر پێویستیشی بە سڕینەوە نەبوو ئەیکەیتە سەتڵەوە و دوای ئەوە شەکرۆکەیەک دەرەکات دوای ئەوە ئامادەی بۆ خواردن ئەم باستوق و سجوقە لە گوندا خەڵکی گوند دای ئەنێن بۆ شەوچەرەی زستان ماڵ و میوانیت خەڵک ڕوتەیەکا بۆ زستانان بۆ دۆمینەکردنە بۆ یاریکردنە لە باتیەوەی شتی تریان بۆ دانەی باستوق و سجوقەکە دانەی هەم کوردەواریترە و هەم خۆشتر بکە